واکەین ئەمڕۆ 126 ساڵ تێپەڕەبێت بەسەر دەچوون یەکەم ڕۆژنامەی کوردی کە لەلایەن میقداد مەدحەت بەدەرخانەوە بڵاوکراوەتەوە. هەڵبەتە باس لە ڕۆژنامەی کوردیەکەین لە ئێستا لە چ بارودۆخێکە و ئەو گۆڕانکاریانی کە لە ماوەی ئەو ساڵانەیە بەسەر دەرچوونی ڕۆژنامە هاتوو بەشێکی گشتی کامانن با میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هێرش ڕەسوول کە بەڕێزیان پسپۆڕی میدیان و ڕاستەخۆ لە ستۆدیۆ بانی کورسادنی سۆ لەگەڵماندان. دکتۆر سڵاو لەبێت باین باش دکتۆر دوای تێپەڕینی 126 ساڵ بەسەر دەچوون یەکەم ڕۆژنامەی کوردیە ئەتوانین بڵێن لە ئێستا دۆخی ڕۆژنامەی کوردی لە چه ئاستێکە چۆن هەڵەسەنگێنیت؟ بەڵام سەرەتا پیرۆزبایی ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی لە ئێوەی بەڕێز و ڕاگانکارانی کورد و هەموو ڕاگانکارێکی کوردستانی دەکەم. ڕاستەکەی هەڵسەنگاندنی دۆخی ڕاگەاندنی کوردی لەم ڕۆدا ڕەنگە بە وردی دراسی بێت توێژینەی بێت چونکە ئاستی جیاواز دەبێ هەڵبەسەنگێنین یعنی لە ڕەهەندی جیاجیاوە سەیری بکەین. ڕەنگە لە هەندێک ئاستی تەکنیکی و ئەمانە ڕاگەاندنی کوردی هەنگاوی گەورەی نابێت بە تایبەت لە ڕووی بڵین تەلەڤیزۆن و ڕاگەاندنی بیسترا و تەنانەتنی و میدیا و ئەمانەشەوە. بەڵام لە ئاستی پیشەیی و لە ئاستی ناوەڕۆکی میدیاییەوە ناوەڕۆکی ڕاگەاندنەوە تا ڕادەیەک جێی هەڵۆستە لەسەرکردن و جێگەی ئەوەیە کە ڕەخنەی جدی لێ بگیرێت. من ئەمڕۆ هەر بۆ نێوە وتارێکم لە کوردستانی نوێ ڕۆژنامەی کوردستانی نوێ بڵاو دەبێتەوە سەبارەت بەوەی کە ئەم دۆخی کە هەیە لە ڕاگەاندنی کوردی لە ئێستادا هەمومان ڕەنگە سەرنج و ڕەخنە و تێبینیمان هەبێت لەسەری بەڵام چی بکرێت لەبەر ئەوەی دەبینین لە ئاستی ڕەچاوکردنی بنەماکانی ئاکار و ئێتیکی ڕاگەاندن یاسا لە ئاستی بڵێن دەستگەیشتن بە سەرچاوەکانی زانیاری بڵاوکردنەوەی زانیاری تەنانەت هەندێک بابەتی تری پەیوەست بە لایەنی کۆمەڵایەتی و دەرونی وەرگر و سایکۆلۆجیای وەرگر و ئەمانە جێی سەرنجی زۆرە. بۆیە وەگوتم دەکرێت لە لایەن و ڕووی جیاوازەوە سەیری بکەین. پرسیار لەبارەی کامەوەکەم بۆی کەم لەسەر ئەو هەوڵاتان. دکتۆر لە ئێستادا ڕوتی ڕۆژنامەگەری چۆن هاتوو؟ ئایا ڕۆژنامەگەری ئەو مەهامی خۆی پێکاو کە لە سەرەتا لەمادا لەسەری دروست بووە و چۆن دەڕوات خوێنێتەوە بۆ دۆخی ڕۆژنامەگەری لە ئێستادا چۆنە؟ لە ڕووی گەیاندنی زانیاریەوە خێراگەیاندنی زانیاری وە گوتم بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە بەهۆی زیادبوونی ئامرازەکانی ڕاگەاندن و توڵ و سەکۆ و پلاتفۆرمە جیاوازەکانەوە زۆر چۆتە پێشەوە. بەڵام لە پاڵ ئەوەدا ئایا زووگەیاندنی زانیاری بەسە بۆ ئەوەی کە ئێمە ببینە خاوەنی ڕاگەاندنێکی پیشەیی ئایا بڵاوکردنەوەی هەموو زانیاریەک لە هەموو کاتێکدا ئەمە شتێکی باشە ئێمە بەو جۆرە دەبین بە خاوەنی ڕاگەاندنێکی نیشتیمانی. ڕاگەاندنی نیشتیمانی چیەوە کۆی کە لە دنیادا هەیە لەسەر دوو کۆڵەکەی بنەڕەتی یان بنچینەی وەستاوە لایەکیان پیشەیی بوونە لایەکیان نیشتیمانی بوونە واتە بەرپرسیارەتی نیشتیمانی و لە پاڵیدا مرۆیی و بڵێن نەتەوەیی و تا بەرپرسیارەتی تا تەنانەت گەردوونی و جیهانی و ئەمانەش. بۆچی؟ لەبەر ئەوەی تۆ زۆر جار هەیە ڕوبەڕووی کێشە و گرفتێک پێشهاتێک تەنگژە و قەیرانێک دەبیتەوە پێویستە ناوەڕۆکی میدیایی پێویستە مامەڵەی میدیایی پێویستە زانیاری و هەواڵەکانت بە جۆرە لە جۆرەکان فلتەر بکەیت چاودێری بکەیت هەندێک شت کە پێشتر لە کاتی ئاساییدا بڵاوت کردوێتەوە بەڵام لەو جۆرە کاتانەدا یان لەو ساتە وەخت و لەو بارودۆخ و قۆناغە جیاوازانەدا پیا بچیتەوە بە نوعیشتر بڵاویکەیتەوە. مەسەڵەن بۆ نمونە وەکو لە هەرێمی کوردستان لە 7 ساڵی ڕابردوودا کاتی شەڕی داعش بینیمان کە ڕاگەاندنی کوردی بە تایبەت لە سەرەتاکانی مامەڵەیەکی زۆر دروست و ناپیشەیی دەکرد لەگەڵ هەواڵ لەگەڵ گواستنەوەی زانیاری لەگەڵ لایف لەگەڵ بڵین پێشکەشکردنی هەندێک مادە و مەتریاڵی ئیعلامی کە زۆر جار هەبوو دەبووە سەکۆیەک بۆ داعش زۆر جار هەبوو دەبوو بە سەکۆیەک بۆ بڵاوکردنەوەی نهێنی سەربازی کەمە لە دنیادا ڕێگە پێدراو نییە بە هیچ شێوەیەک لە هیچ وڵاتێکی دیموکراسیشدا ڕێپێدراو نییە تۆ
ئاسایشی نیشتیمانی، ئاسایشی نەتەوەی و کۆمەڵێک سنوور هێبی بە زێنی بە پاساوی ئەوەی کە تۆ زانیاری دەی بە وەرگرت. ئەمە بۆ شتەکانی تژ ڕاستە، بۆ لایانی تەندروستی ڕاستە، بۆ لایانی سایکۆلۆجی ئەمانە ڕاستە. مەسەن بۆ کاتێکە پامنارێک بەوەی تۆزێ سادەتر قسە بکەین بۆ بینەرانی بەڕست، پامنێرێک بە مایکێکەوە دەچێتە بەردەم ماڵی قوربانیەک، مەسەرەن بۆ نمونە قوربانیەک بە ڕووداوێکی نەخوازرا، بە ڕووداوێک جانی لەدەستداوە، بە مایکێکەوە ڕاستە و خۆ لایڤ دەکاتەوە لە سۆشال میدیا یان لە تەلەڤیزیۆن و FTV پرسیاری سیر و هینێکی لێکات لە کەسوکاری قوربانیەکە کە ڕەنگە ئەم ساتەوەختی ئەوە نەبێ، کاتی ئەوە نەبێت لە ڕووی سایکۆلۆژی ئەو کەسە لەبارێکی دەرونی ناجێگیردایە و بە جۆرێک لە جۆرەکان سایکۆلۆجیا و لایانی دەرونی وەرگریش دەشێوێنێت. زۆر نمونە زۆرە لەو بارەیەوە. کەواتە بە دیاریکراوی دەتوانین بڵێن لە ماوەی ئەو 126 ساڵەیە دەستکەوتەکانی ڕاگەیاندنی کوردی چی بووە؟ هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆبینیوە بەتایبەت لە بینرا و هەروەها بیسرا و هەروان نووسراویشەوە کە زانین لە ئێستا کۆمەڵە پێیجی زۆرمان هەیە کە لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە هەر هەمویان دروستە کرد و ئێمە ڕۆژانە ئەیان بینین. هەروەها لە رادیۆکانیش بە هەمان شێوە لە ماوەکانی ڕابردووە تەنها رادیۆ لە ڕێگەی دەنگەوە هەواڵ زانیاریەکانی بە بیسەرانی ئەدا، بەڵام ئێستا بینی کە لە ڕێگەی پێیجەکانەوە بە ڕاستەوخۆ ئەگوازرێتەوە، ینی ئەتوانین بیسەریشی بین و هەروها بینەریشی بوون. ئەمانە بۆتەوەی بەرەو پێشچوونی ڕاگەیاندنی کوردی خود بە پێچوانە. لە ماوەی ئەم سەدە و چارەگە سەدەی ڕابردوودا قۆناغی جیاوازی بڕیوە، ناکرێ هەمووی بە یەک جۆر سیر بکەین، چکە سەرەتاکانی ڕاگەیاندنی نووسراو بوو هەر لە دنیادا، سەرەتاکان بە ڕۆژنامە و چاپەمەنی دەستی پێکرد و سەرەتاکانی ڕۆژنامەگەری کوردی لە منفا بوو و ڕاگەیاندنێکی جیاواز بوو. کورد وەک چۆن بە ئێستاشەوە خاوەنی کیانی خۆی نییە. ڕۆژنامەی کوردستانی بەدرخانیەکان کە میقداد مەدحەت بەدرخان لە 1998 لە دەرەوەی وڵاتی خۆی دەریکەوە، دواییدا چەند ساڵێکتر بەردەوام بوو. ئەمانە شۆڕشێک بوو بۆ ئەو کاتە، شۆڕشێک بوو لە ڕووی نەتەوەییەوە، لە ڕووی نیشتیمانیەوە، لە ڕووی ڕۆشنبیریەوە، لە ڕووی زمانی کوردیەوە کە داگیرکەران ئەو وڵاتانەی یان ئەو دەوڵەتانەی کە کوردستانیان داگیر کرده بوو و بە ئێستاشەوە پێیان وایە کە زمانی کوردی زمانی منەتەوەیەک نییە، پێیان وا بوو کە زمانی یان پێیان وایە زمانی ڕۆشنبیری نیە، زمانی ڕۆژنامە و فەرهەنگ و ڕۆشنگەری نییە. بۆ قۆناغانە ڕاگەیاندنی کوردی سەرەتایەکی زۆر جوان و زێڕین بووە. دواییدا قۆناغی تری بڕیوە لە هەڵکشان و داکشان بووە، تاکو دەگاتە بۆ نمونە ئەگەر باسی ئەم بەشەی کوردستان بکەین، باشووری کوردستان یان هەرێمی کوردستان، لە 30 ساڵی ڕابردوودا دیسانەوە ئەویش بە هەندێک قۆناغۆچکەی جیاوازە تێپەڕی و وێستگەی جیاوازی بڕیوە. ڕاگەیاندنی کوردی لە ئێستادا گوتم لە ڕووی تەکنەلۆجی و لە ڕووی بڵین ئامێر و هەندێک ئەو ڕۆبۆتین و ئەمانە گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە، بەڵام هەندێک جار هەز بە پاشەکشە دەکەی لە ڕووی ناوەڕۆکی ڕاگەیاندنەوە. نمونەیەکتر ئەگەر وەربگرین بۆ نمونە ساختە هەواڵ، فەیک نیوز. ساختە هەواڵێکێکە لەو بابەتانەی کە لە دنیادا ئێستا جێی مشتومەڕە، نەک ئێمە مجتەمەعی ئێمە کۆمەڵی ئێمە لە دنیادا زۆر مجتەمەعی تری بەدەستەوە گیرۆدەیە لەبەر ئەوەی پلاتفۆرم و سەکۆکانی نیومیدیا و سۆشال میدیا خاوەنی کۆمەڵک تایبەتمەندی و خزمەتگوزارین کە لە ڕاگەیاندنە کۆنباوەکان، ڕاگەیاندنە ببوورن، ڕاگەیاندنە تەقلیدیەکان نییە. ئەمەسەن وەکو کارلێک، وەکو کارلێککاری، وەکەوەی کە ئەو کەسەی کە زانیاریەکان دەگوازێتەوە هاوکات خۆی نێرێرە و وەرگریشە و زووتر دەگەیەندرێ، ئاسانتر دەست دەکەوێ لە ڕێی سمارتفۆن و ئایپاد و لاپتۆپ و ئەمانەوە لای هەموو خەڵکێکە سنوورەکان دەبڕێت. بۆیە بۆی ئەم تایبەتمەندیانەوە بابەتی فەیەکنووی ساختە هەواڵ کاریگەری زۆرترە لەسەر خەڵک وەک لە میدیایشتر، کە ئەوش دەچێتە ناو چوارچێوەی چیەوە، چوارچێوەیەکی گشتیمان هەیە پێی دەوترێت شێواندنی ژینگەی هەواڵ و زانیاری. شێواندنی ژینگەی هەواڵ و زانیاری کاریگەری زۆر خراپ دروست دەکات لەسەر وەرگەر، لەسەر کۆمەڵ، لەسەر چین و توێژە جیاوازەکان، لەسەر نەوە جیاوازەکان و زانیاری هەڵا و هاوکات زانیاری شێوەندرا بڵاو دەکرێتەوە. زانیاری شێوەندرا بە مەبەست بێت
لە بەرامبەر ئەجەندایەکی دیاریکراوی سیاسی ئایدۆلۆژی ئاینی ئەوانە کولتوری دەچنە ناو ئەمانە. ڕۆتی ڕۆژنامەگەریەوە توانین پێیان بڵێن کای ڕاگەیاندن خۆی ئەوەی کە ئێستا لە ڕێی سۆشال میدیاوە دەکرێت هەموو کارێکی ڕاگەاندنی پێ بکرێت بە شێوەیەکی گشتی، بەڵام ئایا ئەمە پیشەییە پرسیارەکە دەکرێت ئاوا بێت نەخێر پیشەیی نییە، چونکە کاتێک کە ڕاگەاندن خراپ بەکارهێنرا وەک چۆن پسپۆڕان زۆر جار مەسەن ئەرکەکانی ڕاگەاندن پۆلەن دەکەنیان دابش دەکەن بەسەر ئەرکە ئەرێنی و نەرێنیەکان. کاتێک کە ئەرکەکانی ڕاگەاندن بە شێوەیەکی نەرێنی بەگەر خرا جێبەجێ کرا بەجێ هێنرا ئەو کاتە بە دڵنیاییەوە ناپیشەیی دەبێت ناپرۆفشناڵی دەبێت کە ناپرۆفشناڵی بوو کاریگەری خراپ و نەرێنی دروست دەکات لەسەر خەڵکی ئێمە ئێستا خاوەنی ڕاگەاندنێک یاخ ڕۆژنامەیەکی نیشتیمانین ئەڕۆت ڕۆژنامەگەری کە لە ئێستاە هەیە ئەتوانین نابرێ نیشتیمانی نەوەڵا لە کوردستاندا خاوەنی ڕاگەاندنی نیشتیمانی نین وە بۆ ئەوەی کە ببین بە خاوەنی ڕاگەاندنیی نیشتیمانی یان تا ڕادەیەک ڕاگەاندنێکی پیشەیی چاودێر کاریگەر کۆمەڵێک ڕێوشوێن هەیە کۆمەڵە هەنگاو هەیە کە دەبێت بگیرێتە بەر نەکە ڕاگەاندکاران و کەناڵەکان ڕاگەاندن لە ئاستی سیستمی سیاسی سیستمی ئابووری وڵاتەکە سیستمی کۆمەڵایەتی و تەنان عەقڵیەت و تێڕوانینی خەڵک بۆ نمونە مەسەی لێکجاکردنەوەی دەسەڵاتەکان ئەوەی کە مۆنتسکۆ باسی دەکا سێ دەسەڵاتەکەی ڕاپەڕاندن و یاسادانان و دادوەری کاتێک ئەم دەسەڵاتانە لێکجیاکراوە نەبوون سربەخۆ نەبوون ڕاستە دەسڵاتی چوارەم مەجازیە بەڵام شتێک بەنای دەسڵاتی چوارەم نابێ کاتێک ئاستەنگی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی هەبێ ناتوانین ڕاگەاندنی نیشتیمانی دروستکەین کاتێک تێڕوانین و عەقڵیەتی حکومڕان ئەحزابی سیاسی تەنانەت خەڵک بۆ ڕاگەاندن بەم جۆرە بوو ناتوانین ببینە خاوەنی ڕاگەاندنیی نیشتیمانی بۆ مەسەلەی ئێتیک و ئاکار مەسەلەی بەند و بەڕگە یاساییەکان کۆمەڵێک هەنگاوی تر هەیە کە دەمانگەیەنێ بەو کەنارە. باشە کاتە دکتۆر و کۆتا پرسیارمان ئەمە ئەو پرسم ناوەندە ئەکادیمیەکان هەروەها زانکۆ پەیمانگاکان ئەمانە تا چەند ڕۆڵیان ئەبێت لە بەرەو پێشچوونی ڕاگەاندنی کوردی و دروستبوونی ڕاگەاندکاری زۆر باش. دڵنیاییەوە دەتوانن ڕۆڵیان هەبێ بەڵام ئەوانش بێکەم و کوڕی نین خۆم مامۆسای زانکۆم بڵین پێگەی ئیداریشم هەیە بەڵام ئێمەش بێکەم و کوڕی نین لە زانکۆکان لە پەیمانگاکان لە بەشەکانی تایبەت بە ڕاگەاندن و میدیا و پەیوەندی گشتی و ئەمانە بەڵام ئەمانەش نەبێتە پاساو بۆ زانکۆکان بۆ ڕاگەاندکارانیش ئەمە ڕاستە ئێمە لەنە ئەو ژینگەیەین یعنی بۆ نمونە زۆرجار نمونەیەوە لەسەر ئاکاری پیشە کاتێک کە تۆ سیاسیەکەت ئاکاری ڕەچاو نەکرد ئەخلاقیاتی ڕەچاو نەکرد بازرگان وانە بوو مامۆستاوانە بوو پزیشک وانە بوو ئەمە قورسە بڵێ وڵا ڕاگەاندکارەکەم ئەبێ ئەخلاقی پیشەیی بێ ئەگەرچی ئەمە پاساو نییە بۆ ئەوەی کە ڕاگەاندکاری کورد پیشەیانە و ئەخلاقی و ئاکاریانە کار نەکا بەڵام ئەمە بۆ زانکۆکەش وایە چونکە ئێمە ناکرێت بەدابڕاو لە ژینگە سیاسی ئابووری کۆمەڵایەتێکە سەیری زانکۆش بکەین سەیری ڕاگەاندن بکەین سەیری وارەکانی تریش بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هێرش ڕەسوول پسپۆڕی میدیا سپاس بۆی کەمبانیە لەگەڵمان بووی کۆمەڵە زانیاری زۆرت بدەین سپاس دەکەین.